لا پیشنگی نێودەوڵەتی CHF تایبەت بە بواری بیناسازی و تەسیسات و کارەبا دیارە بێگومان پیشنگی نێودەوڵەتی CHF بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ئەم پیشنگە نێودەوڵەتیە بەڕێوە دەچێت و بێگومان ئەمە دووەم جارە ئەم پیشنگە نێودەوڵەتیە بەڕێوە بچێت کە بە بەشداری دەیان و سەدان کۆمپانیا بێگومان بۆ ئەم ساڵیش 6 کۆمپانیا لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریان کردووە بێگومان ئەم 6 کۆمپانیایانە زیاتر توانی ئاستێکی زۆر باش لە بواری بیناسازی و تەسیسات و کارەبا پێشکەش بە هەرێمی کوردستان یا خود خزمەت گوزاری تایبەت پێشکەش بە هەرێمی کوردستان و تەواوی عێراق بکەن بۆی بە خۆشحاڵیەوە لێرە چەندین کۆمپانیا توانیوانە خزمەت گوزاریەکانیان لێرە بخەنە ڕوو هاوڵاتیانی خۆشەویست ئەتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو با بڵێن خزمەت گوزاریانەی کە ئەم کۆمپانیایانە خستویانەتە ڕوو لە هەمان کاتە براندە بەناوبانگەکانیش لە بواری بیناسازی پیشەسازیدا ئاستێکی گەورەیان هەیە و توانیانە خزمەت گوزاریەکانیان لەم نێوەندەیە پێشکەش بکەن بۆ ئەوی زانیاری زیاتر وەربگرین پێم خۆشە بچمە لای بەشێک لەو کۆمپانیانی کە لێرە توانیویانە بە ئاستێکی زۆر باش بەشداری بکەن و توانیویانە هەندێکیان بۆ دووەم جاریشە بەشداریان کردووە بەڵام بە شێوازێکی جیاوازتر توانیویانە لەم پێشەنگەیانە خزمەت گوزاریەکانیان بخەنەڕۆ سلااو لێوت بەڕێز ئەم کاتت باش بێ زۆر سپاس بە هەر لەوە دەست پێ بکەین بەڕێستان بۆ ئەم ساڵیش بۆ دووەم جار لا پێشەنگەی نێودەوڵەتی CHF بەشداریتان کردو و بەچی بەشداریتان کردو ئەتانەوێت چۆن خزمەت گوزاریەکانتان لە بواری بیناسازی و بواری پیشەسازی و بازرگانی لە هەرێمی کوردستانە زیاتر شەڕ بکەنەوە. سڵاوتان لێبێت ئێمە وەک لە پێشەنگای نێودەوڵەتی CHP شۆ بەشداریمان کردووە ئاماژمان لەم بەشداریکردنە ئەوەیە کڕیاران و فرۆشیارانی ئەم بابەتەی خۆمان لە نزیکەوە بناسین ئاماژمان لەو کۆبوونەوە ئەوەیە. زۆر باش پێمان بڵێ کە بۆ یەکەم جار پێشەنگەی نێودەوڵەتی CHF بەڕێوە دەچوو ئێوە زیاتر خزمەت گوزاریەکانتان لە چه ئاستێکا بوو خواستی هاوڵاتیان یا خۆ داخوازی هاوڵاتیان زیاتر لە بواری بیناسازی یاخود لە بەشەکەی ئێوە زیاتر چی بوو کە ئێوە ئەم ساڵ بتوانن بە شێوازێکی باشتریش خۆتان ئامادە بکەن لەم نێوەندەیە. ئێمە شەریکەی بۆیاخی ئاسیاین زیاتر لە بیناسازیە ئیشەکەین بۆ نمونە بۆیاخی باڵەخانە و بیناکان ڕووپۆشی دەرەوە ئێمە شەریکەی بۆیاخی ئاسیا لە ساڵی 1984 و دامەزراوە بۆ بابەتی بیناسازی بۆیاخەکانمان مارکەکانمان لە براندی ئاسیامان هەیە ئێمە بۆیاخی داخلی و خارجی و زائیدەن دیکۆری و ڕۆنی زیاتر لە 1000 ڕەنگەی کۆمپیوتەری و بۆیاخی فلیکۆت و معالەجە و بیناسازی بەعام. زۆر باشە پێ دوایە ئەم پێشەنگە نێودەوڵەتیانە تا چەندە گرنگە بۆ خودی هەرێمی کوردستان کە ئێستا ئەبینین چەندین کۆمپانیای وەبەرهێن لەم نێوەندەیە با بڵێن زیاتر پرۆژەی خزمەت گوزاریەکانیان پێشکەش کردووە بەدەیان پرۆژەی جوان ئەبینین کە ئەمەش لەسەر دەستی تەواوی ئەو کارمەندە ماندوو نەناسانی کە لە بواری پیشەسازی و بازرگانی و بیناسازیە کارەکەن تا چەندە ئەم پێشەنگە نێودەوڵەتیانە زیاتر بەردەوامی هەبێت گرنگە بۆ خودی کوردستان. وڵا گرنگە لە بوارە لەبەر ئەوەی کە ئێستا تۆ بەشداری بکەی لە پێشانگای نێودەوڵەتیە بۆ بازارکردنی خۆت بازارگەرمکردنی خۆت باشتر ئێستا بۆ نمونە ئێمە ئەم بەشداریکردنەمان لە ئامانجمان بەس لەوە بووە کە موادەکانمان بناسێنی ناو بازاری خۆمانە ئینشاءالله لە خزمەتانە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ پەیامەکەت پێمان خۆشە بچین زۆرترین بەشدار بوو وەربگرین کە بە خۆشحاڵیەوە کۆمپانیاکان توانیویانە بە ئاستێکی زۆر باش ئەو کۆمپانیانی کە بەشداریان کردووە هەمە جۆرن کە دیارترینیان ئەو وڵاتانش کە تیا بەشداریان کردووە تورکیا و ئێران و هەندێک لە وڵاتەکانی تر بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستای زۆربەی کۆمپانیاکان ئەیانەوێت لە ناوخۆیە بۆ بەرهەم وەبەرهێنانی گەورە پێشکەش بکەن و لە هەمان کاتە لایەنێکی پرشنگداریش بۆ ئاوەدانکردنەوەی تەواوی هەرێمی کوردستان و عێراق بخەنە ڕوو لەبەرەوەی زۆربەی هاوڵاتیان ئێستا ئەیانەوێت بە باشترینەکان ئەو خزمەت گوزاریانەیان دەست بکەوێت یاخود هەر شوێنێکی نیشتەجێ بوون بێ لە بواری بیناسازی و پیشەسازیە بتوانن بە باشترین شێواز کۆمپانیاکان خزمەت گوزاریەکانیان پێشکەش بەوان بکەن بۆیە بە خۆشحاڵی و ئەم کۆمپانیانەش ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆی تاوکو لە نزیک
نزیکەوە ئەو براندە تازانی خۆیان بناسێنن تاوکو لە نزیکەوە ئەو بابەتانەی کە پێیوەستە بە خودی کۆمپانیاکانەوە لە بواری بینەسازی و پیشەسازیە هاوڵاتیان پێی ئاشنا بن و لە هەمان کاتە ئێمە لە ڕووی تەسیسات و کارەباش ئۆتوانین ئاماژە بۆ بکەین کە بەشێکی گرنگی ئەم پێشەنگە نێودەوڵەتیە لە بواری پیشەسازی و بیناسازی و بازرگانیدا تەسیسات و کارەبایە کە ئێستا زۆربەی ئەو بینا و باڵەخانانەی کە بۆ نمونە باڵێن مەسعەدی کارەبای تایە ئەمان چۆن توانیانە ڕێوشوێنی تایبەت بگرنە بەر کە خوانە خواستە تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبێت لە ڕووی تەسیساتی کارەباییشەوە بە شێوازێکی زۆر جێگیر با بڵێن کارەبای نێو بینا و باڵەخانەکان جێگیر بێت جا ئێستا پێم خۆشە بچمە لای بەشداربوویەکی دیکە بۆ ئەم با بڵێن پێشەنگای نێودەوڵەتی CHF بابزین بەچی بەشداریان کردووە سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت سڵاو خاتون سڵاوبان چاوم بەخێر هاتن زۆر سپاس پێمان بڵێ ئێوە وەکو چ شوێنێک بەشداریتان کردووە لە پێشەنگای نێودەوڵەتی CHF سەلامە ڕێزم هەیە بوتان ئێمە لە ڕۆژهەڵات لە شاری کرماشا هاتووگەین من و هاوسەرەکەم هەردێکمان هونەرمەندین هاتینە ئەم کارە لە بوو دیزاینی ناو ماڵە دیکوراتی بوو پەتینە پێڵن بە پەڕی ئاڵتون خاستە کرێوانە ئەم نەقاشیانیشە کە بوو جوانکردنی نێو ماڵەکان کەواتە هاوڵاتیانی خۆشەویست بۆی لە نزیکەوە ئاگادار بن بەشێکی گرنگی ئەم کۆمپانیا بەشداربووانە یا خود براندە بەشداربووەکان لە پێشەنگای نێودەوڵەتی CHF تایبەتە بەوەی کە کاری دیزاین و دیکۆڕیشنی نێو ماڵەکان چۆن بێت ئێوە توانیوتانە بەشداری بکەن ئێوە یەکەم جارە بەشداریەکەن یا خود بۆ دووەم جاریش ویستوتانە بە شێوازێکی جیاوازتر لەم پێشەنگە نێودەوڵەتیە بەشدار ئێمامە دووەمین جارێکە هاتینە بۆ پێشانگاگە لێرە هاتینە سلێمانی زۆر باشە و موادەکانتان زیاتر تا چەندە بەخواستی هاوڵاتیانە تا چەندە کارێک ئەکەن کە زیاتر حەز و خولیای ئەو کەسانش لەگەڵ یابێت کە بۆ نمونە کارەکانی بۆ ئەنجامێن لە ڕووی ئەوەی کە بۆ نمونە زیاتر کارەکەی سروشتی بێت ئێمە ئەو تارهە بە خاون ماڵەگە خۆ نیشان نەدەین ئەچین ماڵەگەیان تواشاکەین بە نیسبەتی ماڵەگە ناو ماڵەگە تماشاکەین تەڕاهی بوویانەکەین پیش نادەدەنێشون لەم قسمەتی تیویتانە بنوانە مثال مەسەن ئەم تارها بنن ئەمە بۆ قسمەتی پەزیراییتان بنن وایە زۆر باشە ئێوە کار ئەکەن لەسەر ئەوەی کە بۆ نمونە بۆ بینایەک یا خود بۆ باڵەخانێک یا خود بۆ شقەیەک زیاتر کارەکانتان جیاوازی هەیە لە ڕووی ئەوەی کە ڕووبەری شوێنەکە ئێوە پێشتە بچن سەیری بکەن ئەنجا کاری تیا بکەن بەڵێوەڵە هەروایە ئێستا پێمان بڵێ ئەم کارانی ئێوە زیاتر کارتان بە چ موادێک کردووە و زیاتر چی ئەکەن ئەمانە گەچی بڕیە خۆب مقار ئەمە بە مقارە خۆ بەد ئیمەتین ئەمانە مقارەکە نەسبێکینە چەسبنی نێبان سەر کارەکانەوە بەل لە دوایەوانەمانە کە دیزاینیمان کرد پەڵێ ئاڵتون چەسبی مەخصوصی لێ ئەدەین بەد بە پەڕەی ئاڵتون لە سەریانە کارەکەین ئەوریشە لەورە لەو قسمەتیش ئاینەمان کار کردە پیشنهادمان ویستە کە ئەم نەقاشیەلە کە تەبیعیترە و جوانترە بوو ماڵەکانیان استفادە بکەن دەستەکانە خۆش بێ سپاس بۆ وتەکانت هیچ پەیامێکی تر هەیە بێڵێ کۆتایی خۆش بێ زۆر حەزم کرد لێتان دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێز